من لەگەڵ ئەو ئاراستە و بۆ چوونانیم کە عێراقێتە بۆ شای دەستوریەوە بابەتەکەش ئەگەڕێتەوە بۆ بڕیارێکی دادگای باڵای ئیتیحادی عێراقی بە ژمارە 24 کە لە مانجی دوی ئەم ساڵە دەری کرد. بڕیارەکەش تایبەت بوو بەوەی کە سەرۆکۆمار داوای تەفسیریشی مادەی دەستوری کردبوو بۆەوەی چونکە سەرۆکۆمار ماوەی 4 ساڵەکەی لەگەڵ 4 ساڵی پەرلەمان بە یەکۆ گرێدراوە داوای تەفسیریشی کردبوو ئایا وەزعی دەستوری چییە بێ. دادگای باڵای ئیتیحادی لەو بوارە بڕیارێکیە ئەڵێ سەرۆکۆماری عێراق بەردەوامە بێ بە هەموو دەسەڵاتەکانی لە پۆستەکەی خۆی تا هەڵبژاردننی سەرۆکێکی تازە و ئەمەی بەوازەحی باس کردووە و من پێم وایە ئەوەی دەقی و قەرارە بخێنێتەوە ئەزانەیە کە دادگات تەوەقۆی ئەم حاڵەتەشی کردبوو چونکە حەسری نەکرۆ بە هیچ تاریخێکی دیاریکراو و دوو مبەڕریشی هێناوەتەوە. یەکەمیان گرێدانی بەرژەوەندی گشتی لەگەڵ دەقە دەستوریەکان و هاوسەنگکردنیان، دووەمیشانەڵێ دام و دەستگای اتحادیەکانی عێراق پێویستە بەردەوام لە کارەکانیان لەبەر بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی عێراق و هەروەها ئەو پێگەگرنگی کە سەرۆکۆمار هێتی کە پارێزەری دەستور و کۆمەڵێک دەسەڵاتی تری هەیە بۆیە دادگای باڵای اتحادی و بابەتەیەک لای کرۆتەوە کە سەرۆکۆمار بەردەوامە بێت لە کارەکانی هەتاوەکو هەڵبژاردننی سەرۆکێکی تازە. حکومەتیش بە هەمان شێوە بەردەوامە بێت لە کارەکانی حکومەتی کار بەڕێکەرە لە ڕووی دەسەڵاتەوە ئەکرێ بڵین دەسەڵاتەکانی هاوشێوەی دەسەڵاتەکانی پێشوو بۆ هەندێک بواری تایبەت لە بەستنی گرێبەست و ئەو بابەتانە لەوانەیە دەسەڵاتێکی ئوتوی نەمێنێ هەندێک ڕێکەوتن نامە ئەو بابەتانە، بەڵام بۆ بەڕێکردنی کاروباری عێراق و کاروباری هاوڵاتیان و پاراستنی بەرژەوەندی گشتی لە عێراقا حکوومەتی عێراقیش بەردەوامە بێت لە کارەکانی وەک خۆی.